کات دکتۆر کازم ئێمە 3 ساڵ لەبەر سەرۆکی فراکسیۆنێکە ئەویش بێکەوە لە تەنجێکەوە دانیشتوین کوڕێکی بەڕاستی ڕێکوپێکە و پابەندە بە بنەماکانی شەریعەتەوە و ئەمن بە ئەرکێکی سەرسانی خۆم بزانی وەکو هاوپیشەیەکمان و ینی کە سەرۆکی فراکسیۆنێکیش بووە بە دوواداچوون بۆ ئەم بابەتەی دکتۆر کازم بکەین. ئەمن بەڕاستی لە ڕێی سەرۆکی پەرلەمانەوە کە قسەم لەگەڵ کردەوە بە یادداشتێکیش بە ڕسمی داوام کردو کە لیژنێکی پەرلەمانی بۆ ئەم بابەتە پێک بێ. هەرچەند قسەکانی دایکی بەڕێز دکتۆر کازم دوێنێ گومان و ینی بەڕاستی دوودڵی لەسەر زۆر شت لابرد و زۆر حقیقەتی ڕوون کردەوە، بەڵام پێم وایە بۆ ڕای گشتی لیژنێکی پەرلەمانی بە فەرمی پێک بهێنرێ و سەردانی بکات لە هەر شوێنێک بێ دوای کە ئەدرێسەکەی پەیدا بکرێ سەردانی بکەوە لەم بابەتە بکۆڵێتەوە کە ئایا نەخۆشیی ئاساییە یان ژەهر خوارد کراوە یان ینی قەزیەکە چێ بەڕاستی خۆ هەموو خەڵک نەخۆش دەبێ ئاساییە، بەڵام ئەو کەسێکی ئاسایی ینی پەرلەمانتارێکە سەرۆکی فراکسیۆنێک بووە ناکرێ بەڕاستی لەم وڵاتە گەر یەکێک بنمونە ناخۆشی و دوو بەرەچی لەگەڵ حزبەکەی خۆی یا لەگە سەرۆکی حزبەکەی خۆی هەبێ بم دەردە ببدرێ یا لەگە دەسەڵات هەی بێ دوو قسەی حەق بکە مەسەلەن ئەگەر دەسەڵات بێ بۆ دەردەی ببە ئەمە حاڵەتێکی ئاسایی نییە، بۆیە ئەمە پێمان وایە کە پێویست بە لیژنێکی پەرلەمانی دەکات. وەکو خۆم بەڵێ بەڕاستی ئەدرێسیشیان پێداوم و من هەردوێنێ شەو خەڵکم ناردوو بۆ ئەو شوێنە لە وڵاتێکە بە دوواداچوونێکی کردووە هەندێک سەردامان دەست کەوتووە بەس جارێ بە تەواوی دەستمان نەکەوتووە گەر دەستیش کەوێ من داوام کردو کە مەوعیدێکی لێ وەربگرێ و من بەڕاستی وەکو خۆم سەردانی دەکەم و لە تەندروستی دەپرسمەوە هەر حەقیقەت و ڕاستێکیشم دەست کەوێ بۆ ڕایگەشی ڕای دەگەێنم.